ئەمە زیاتر بێ پرسێ گوت و بێش بکەن هەم بازارە پەتاتۆن و بەرهەمێن دن ژیان چاندنیە کوونها دەما پێگەشتنا پرانیاوانە لەگەل ڕاوێشکار ژە وەزارەتا چاندنی و چاافکانیان ئاف ڕێزدار ڕزگار ئەحەمەد تو بخێر هاتی کاک ڕزگار سپاس بۆ ئامادەبوونەوە نها وەرزێ پێگەشتنا پرانیا بەرهەمێن چاندنیên هەرێما کوردستانەیە divê demê de xwasta wilatan piştî salên çûyî medîtî deriyê hin wilatan hate vekirin pêşavan berheman niha xwasta wan di çi az de zêtir li ser çi ye سەرتا زۆر سوپاس دیارە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە وڵاتێکی کشت و کاڵی خاوەن مێژوویکی گەورەی کشت و کاڵیەوە لەگەڵەوەشتا ئاو هەوای گونجاوی هەرێمی کوردستان و دەستی کاری ڕەنجینی جوتیارانی هەرێمی کوردستان وای کردووە کەوا بتوانین هەرێمی کوردستان بگەینین ئاستێک کە خواستێکی زۆر لەسەر بەرهەمەکانی هەرێمی کوردستان هەبێ بە تایبەتی بەرهەمی سەوزا و بەرهەمی میوە و لە ئێستادا بە تەواوەتی ئەتوانین بڵێن چ لە گەیشتن بە ئاستی خۆبژێوی چ لە گەیشتن بەوەی کە بتوانین بەرهەمەکانمان هەناردەی دەرەوە بکەین گەیشتونەتەوە ئاستەی کە ئیش لەسەر هەناردەکردنی بەرهەمە کشت و کاڵەکانەکەین بە تایبەتی بەرهەمی پەتاتە بەرهەمی هەنار بەرهەمی سێو بەرهەمی هەنگوین بەرهەمی برنجی کوردی بەرهەمی ڕاشی بەرهەمی ترشسماق ئەو دۆشاوی تەماتە و ئەتوانم بڵێم لە پلان و استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دۆزینەوەی داهاتەکانی نانەوتی و هەروەها فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و دۆزینەوەی دەرفەتی کار و بەگەڕخستنی ئەو سەرمایە گەورەیە کە لە کەرتی کشت و کاڵ هەیە بۆتە ئەوەی کە لە ئێستاە زۆرێک لەوە بەرهێنان زۆرێک لە کارەکان هەنگاوەکان بۆ بابەتی بە پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ و بەرهێنان لە بواری کشت و کاڵە هەنگاوی باشی ناوە و چاوێکی گەورەش لەسەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ناوچەیەکی گەورەی کشت و کاڵی وەکو هەرێمی کوردستان وەکو فوتباسکێتێک سەیرەکرێت چ لە وڵاتانی کەنداون بە تایبەتی ئەتوانین بڵێن لە ئێستادا ئێمە بەرهەمەکانمان زۆرترین بەرهەمەکانی ئێمەیە کە لە بازاڕەکانی خواروو ناوەڕاستی عێراق پێویستەکانی هەرێمی کورد پێویستەکانی خواروو ناوەڕاستی عێراق و وڵاتیانی پڕ کردوێتەوە بە تایبەتی لە بەرهەمەکانی سەوزە و میوە توانین بڵێن ساڵانە هەرێمی کوردستان زیاد لە 1 ملیۆن تەن سەوزە بەرهەمەهێنێ زیاد لە 100,000 تەن بەرهەمی میوەی هەیە و لە ناویشیانە بەرهەمی پەتاتە کە یەکێکە لەو بەرهەمانەی کە وەکو لە خشتەکانی لای جەناب تا ئیشارەتتان پێیا کە ئەم ساڵ پێشبینی زیاد لە 800,000 تەن ئەکرێ بە 2 عروە ئەروەی ڕەبیعی و ئەروەی خەریفی کە ماوەیەکی تر بەرهەمی ناوچە ساردەکانیش لە مانگینۆ پێگا بە تایبەتی ناوچەی شارە زور و پێنجوێن و بەردەڕەش بۆیە ئەتوانین بڵێن لە ئێستادا ئێمە توانیمانە پێداویستەکانی خواروو ناوەڕاستی عێراق پڕ بکەینەوە وەکو لە ڤیددیۆکانی پێشێستاش کە بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر بەڕێزیان شارەتی بەوەدا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ڕۆژانە دەیان بار هەڵگری بەرهەمە کشت و کاڵەکان پشتگیری بۆ کرێ بەرەو خواروو ناوەڕاستی عێراق هەڕوات لە وڵاتانی دەرەوە ئەتوانم بڵێم لە ئێستادا چاوێکی زۆر بە تایبەتی وڵاتانی کەندا و بزات وڵاتی ئیمارات و وڵاتی قەتەر وڵاتی سعودیە کوێیت ئوردن ئەم وڵاتانە زۆر چاویان لەسەر هەرێمی کوردستانە لەبەرەوەی هەم لە ئاسانین گواستنەوە و لە کولفەی گواستنەوە و لە دڵنیایی لە کواڵەتی بەرهەمەکانی هەرێمی کوردستان دڵنیان بە تایبەتی چ لە بەرهەمی میوە چ لە بەرهەمی سەوزە و چی لە بەرهەمە بە پیشەسازیکراوەکانی چپس و فینگەر و بەرەبوومی کشت و کاڵی تریش و لەلایەکی تریشەوە توانین بڵێن لە وڵاتانی ئەوروپیش بە تایبەت ئێمە لە ساڵی پارە هەنارمان ناردە وڵاتی بریتانیا و وڵاتانی فرەنسا وڵاتانی ئەوروپا و بەرهەمی دۆشاوی تەماتەی ئاکرێ گەیشتە ئەمریکا بۆ ئەف ساڵەش لەسەر ڕێزێدانە ئەو لەسەر خواستەوەخوا بەردەوامن بێگومان ئێمە لە دوای ساڵی 2022ەوە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر گرنگینا بۆ پاڵپشتیکردنی کۆمپانیاکان و جوتیاران بۆەوەی کە ئامادەسازی بکەن بۆ هەناردەکردنی بەرهەمەکان و میکانزمێکی جوان دانرا بە شێوەیەکی زانستی و مۆدێرنانە لەسەر خواستی وڵاتانی دەرەوە لەسەر ئەو بەرهەمەی کە هەیەە ئەتوانین ئەو بەرهەمەی کە هەمانە ئەتوانین بڵێن لە ئێستاە جوتیاران بەو هیوایەوە بەرهەمەهێنن کە نەکتەنها بازاڕەکانی هەرێمی کوردستان بێ هەناردەی دەرەوە بەو هیوایە کە ڕزگار دەبینین کە بەرهەمهێنان زیاد بووەکە نمونە پەتات باسمان کرد بە ژمارە ئێستا ئەمە لەناو ئەو زیادبوونی خواستی وڵاتان لەسەر بەرهەمی هەرێمی کوردستان لە ڕووی نرخ و کواڵێتیەوە چۆن کۆنتترۆل دەکرێتن لەلایەن خودی وەزارەتەوە ئێمە لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە ساڵانە خشتەیەکی ڕۆژژمێری کشت و کاڵیمان هەیە ئەم ڕۆژژمێری کشت و کاڵیە بۆ ڕاگررتنی بەڵەنسە لە نێوان هاوردە و لە نێوان بەرهەمی ناوخۆ ئەم بەڵەنسە وای کردووە کە بتوانێت جوتیار
بە ئازادی بەرهەمی خۆی بهێنێت و ئێمە لە ناو بەڵەنسەکەیە دوو جۆر بڕیارمان هەیە کە لە سەرکاتی ئەنجومەنی وەزیران پێی دەرەچێت یەکێکیان بریتێ لە دانانی باش لەسەر ئەو بەرهەمانەی لە کاتی وەرزی پێگەیشتنە پێ ئەگات بە تایبەتی 24 مادەی سەوزە و میوەمان هەیە لە پێگەشتنی بەرهەمەکان لە یەکی چوار تا کۆتایی مانگی 11 باجێکی زۆرە خەینە سەر بەرهەمی هاوردە ئەمە وای کردووە کە جوتیار دڵخۆشە بەوەی کە بتوانێت بەرهەمەکەی لە بازاڕەکانە ساغ بێتەوە بەو کولفەی کە هەیەی لە ڕووی کواڵیتیەوە حەزەکەم لێرەوە ینی گەشتبینانە بە هاوڵاتیانی خۆمان بڵین بە وڵاتانیش کە تێبگەن هەرێمی کوردستان بەرەو ئاراستەی بەرهەمی ئۆرگانیە بەرەو ئاراستەی دوورکەوتنەوە لە بەرهەمێنانە بە موبیدات و ئەسمیدەی کیمیاوی ئەمانە بۆیە زۆرێک لە بەرهەمەکانی ئێمە لەسەر ئاستی دنیای دەرەوە ئەبینین بەرهەمێکی کواڵیتی بەرزە و بەرهەمێکە کە ڕغبەتی لەسرە و لەگەڵ ئەوەشە قبول کراو بووە لە بازاڕەکانی دنیای دەرەوە بۆیە بەرهەمی هەرێمی کوردستان ڕۆ و بەرهەمێکی ئۆرگانی و کواڵیتی بەرز ئەڕوا لە ئێستادا و هەر بۆ نمونە ئێمە ئەم ساڵ دوای ئەوەی کە لە زۆرێک لە جوتیارانمان بینی لە کێڵگەکانیانە بڕشتی دۆنم لە یەک دۆنم بۆ بەرهەمێنانی پەتاتە لەسەر و دەتەنەوەیە کەواتە ئەمە لێرەیە هەنگاوەکانی وەزارەتی کشت و کاڵ دوو خاڵی گرنگ بووە یەکەم وشارکردن و ڕێنماییکردنی جوتیار لەسەر چۆنێتی بەرهەمێنان و ئیدارەدانی ئاو بەکارهێنانی پێویستەکانی بەرهەمێنان دوو دابینکردنی ئەو بنەتەوەیە کە لایەن کارگەکانی پیشەسازی پەتاتەوە پێیان وتراوە کە ئەبێ عەقدکردن لەگەڵ جوتیارەکانە بۆی بەرهەمی پەتاتەی پیشەسازی ئەو پەتاتەیە بێت کە کواڵیتیکی بەرزی هەیە بۆ چ سوفینگە کەواتە زۆربەی بەرهەمەکان پەتات و بەرهەمەکانی دیکەش کە کە دەچێتە دەرەوەی وڵات زیاتر بوو پیشەسازیان دەخرێتە ناو بازاڕەکان دەڕاستە بە دوو شێوەیە یەکێکیان ئێمە بەرهەمەکانی کە دەڕوات بە تایبەتی میوە بەرهەمێک فرێشە ڕاستەوخۆ بە فرێشی ئەچێتە بازاڕەکانی کارفور و لولو ئەو بازارە گەورانەی کە لە ئیمارات و لە وڵاتانی دەرەوە هەیە هەنگوین بە هەمان شێوە لێرەوە تەعبی ئەکرێ و ئەڕوات و خۆشبەختانە ئەتوانین بڵێن بەرهەمەکانی تر ئێستا پەتاتە کاتێک کە ئەڕوا بە وڵاتانی سعودیە یا وڵاتی قەتەر یا وڵاتی ئوردون ئەمە بە فرێشی ئەڕوات وکو ئاماژە پێەیە ساڵی پار ئێمە لەگە سعودیە 13000 تەنمان ناردووە ئەم ساڵ بەرەو 25000 تەن ئەڕوا و زیاتریش بۆیە ئەتوانم بڵم خۆشبەختانە ئەو ڕێگایانی کە هەیە ئێستا بە تایبەتی بۆ وڵاتانی کەندا و بە حکمی گۆڕانکاریەکانی کەشوهەوە بە حکمی گرانبوونی خمادە خۆراکیەکان وای کردووە کە چاویان لەسەر هەرێمی کوردستان بێ بەرهەمەکان وەربگرن ئێمە بە هیوای ئەوەی جگە لە بەرهەمی سەوزە و میوە بەرەو ئاراستەی بەرهەمی سامانی ئاژەڵیش بەرەو وڵاتانی دەرەوە بنێرین بە تایبەتی هێلکە و مریشک و بەروبوومەکانی زۆر باسی مریش دەکرێت زیاترە لە پێویستی ناوخە بۆ ئێمە لە چ قوناغدەین کە هەناردە بکرێتن بۆ دەرەوەی عێراق ئێمە ئەتوانین بڵین لە ئێستادا خۆشبەختانە لە سەکتەری سامانی ئاژەڵ ئەگەر دیقەت دەین لە سەکتەری سامانی ئاژەڵ ئێمە لە پرۆژەکانی پەلەوەر پێویستیەکانی هەرێمی کوردستان لە 150 زیاترە لە ئێستادا کە ئەتوانین بڵێن هەناردەی دەرەوەی بکەین لە هێلکەی خواردنە من هەر ئەمڕۆ راپۆرتێکم خوێندەوە دوایین ئەپدەیتی راپۆرتەکەتان پێ بڵم کە لە ئێستادا 45 بۆ 46 پرۆژەی گەورەی استراتیژی هێلکەی خواردن لە هەرێمی کوردستان هەیە کە توانای بەرهەمێنانی 3 ملیار و 900 ملیۆن هێلکەی هەیە لە ساڵێکە کە بە پێی ستانداردی جیهانی ئێمە 6 ملیۆن کەسین لە ساڵێکە پێویستان بە ملیارێک و 200 ملیۆن هێلکە هەیە زیاتر لە 2 ملیار کەواتە لە 100 تا 200 بەرەو ژوور لە 100 تا 250 بەرەو ژوور ئێمە بەرهەممان زیاتە لە گۆشتی چی لێ دەکرێت ئەو هێلکەیە چی لێ دەکرێت بێگومان ئێمە لە ئێستادا بەشێکی زۆری ئەنێرین بۆ خواردن و ناوەڕاستی عێراق و لەگەڵ وزارەتی کشت و کاڵی ئیتیحادی لە پەیوەندی داین بۆ ئەوەی کە بتوانین تەختەی بەرهەمەکانی تەختەی پێداویستەکانی بازاری عێراقی پێ بکەینەوە کە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان لە سەکتەری پرۆژەکانی سامانی ئاژەڵ لە گۆشت و هێلکە توانای پڕکردنەوەی لە 180 پێویستی عێراقی هەیە جگە لەوەی کە پێویستەکانی خۆمان دابینێت پلانمان هەیە بنێرنە دەرەوەی وڵات بوو ئەم ساڵە بێتن لە خۆشبەختانە لە ئایندەیەکی نزیکە ئێمە ئامادەیمان کردووە لەگەڵ حکومەتی هەرێم و نووسنگەی بەڕێستەرۆک وەزیرانی کە دابنیشین لێک تێگەشتنێک لەگە وڵاتی ئوردنا ئیمزا بکەین بە تایبەتی لێک تێگەشتنێک لەگە وەزارەتی کشت و کاڵی ئوردنیا تایبەت بە هەناردەکردنی بابەتەکانی هەمی سامانی ئاژەڵ بە تایبەتی هێلکە و مریشک خۆشبەختانە ئەتوانین بڵێن لە ئێستادا ئامادەکاریەکان حازرە بۆی کە لە مانگی هشتا کار لەسەر ئەو بارەبەتە بکەین و بتوانین بەرهەمی پرۆژە پەلەوەریەکان بنێرینە دەرەوە جگە لەوە بەرهەمی شیرەمەنی و بەرهەمی گۆشت و بەرهەمەکانی تریش بنێرینە دەرەوە و بینێرین بەرەو خواردن و ناوەڕاستی عێراق گەلێک سپاس ڕێزا ڕزگار حەمەد ڕاوێژکار لە وەزارەتە چاوەڕێی و چاوکانیان ئاف سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس بۆ بەڕێز